ئاستی ئاو لە بەنداوی ئەڵوان زیاد لە 75 سانتیمەترە ئەکاتە قەبارەی ئاو لە بەنداوی ئەڵوان 42 ملیۆن مەتر سێجایە. ئەو ئاوەی بۆمان هاتووە لە ماوەی وەرزی زستانە زیاد لە 800 ملیۆن مەتر سێجایە. ئەگەر هاتوو بەراوردی کەین لەگەڵ پارە ئەکاتە 2-3 ئەوەندەی پار. لە دوێنەوە ڕێژەی بارانبارین زیاد لە 15 ملیمە و لە زیادبووندایە باران بەردەوامە. ئەم شەپۆڵە بارانە خانەقینیشی گردوتەوە وەکو ناوچەکانی تر. ئێستا ئاوی هاوردە نزیکەی 350 مەتر سێجایە لە یەک چرکەدا. ئەم ئاوە بەسەر ڕێژگەدا تێئەپەڕێت بۆ خانەقین، دوایەوە ئەڕوات بۆ دەریاچەی حمرین. بەڵام ئەم ئاوە هیچ مەترسیەک دروست ناکات لەسەر بەنداو، لەبەر ئەوەی بەنداو تەسامیمی جیاوازی هەیە. دوای ئەوەش خانەقین مەترسی لەسەری دروست نابێت. ئەم ئاوە هەتاکو ئێستا تیمی بەنداوی ئەڵوان بەردەوامین لە مراقەبە، هیچ مەترسیەک ئینشەڵا دروست ناکات.